تا دێ ژیان و گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆران خراپتر دەبێت بە تایبەت کرێنشینان نازانن چۆن و بە چ شێوازێک کرێی خان و دابین بکەن. هەر چاوەڕێی هەواڵی گەیشتن و نەگەیشتنی موچەی فەرمانبەرانی هەرێمن لەلایەن بەغداوە. ئەگەرچی ئامارێکی فەرمی نییە بەڵام تا دێ ژمارەی کرێنشینان ڕوو لە زیادبوون دەکات. دۆخی کرێنشینان خراپە، هیچ کاتێک دۆخی کرێنشین باش نییە. بێگومان کاریگەری موچەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کرێنشینانێت چکە بەسەشی زۆری موچەخۆرانمان کرێنشینن و کرێنشینانی غەیری موچەخۆریش وەزعیان باش نییە، خراپە چکە کە موچە نەبوو جوڵەی بازار نییە، کە جوولەی بازار نەبوو کاسبکارەکە ئیشی دەست ناکەوێت، کە ئیشی دەست نەکەوت کرێتی و بژێوی ژیانی بۆ دابین ناکرێت. لەبەرەوە بەڕای من و بەڕای تەواوی ئەوانە کە لەو بوارە ئیش دەکەین ئێمە پێمان وایە وەزعی کرێنشین زۆر خراپ و ئاماری کرێنشینان بەردەوام لە زیاد بوون، ڕۆژ تا ڕۆژ کرێنشین زیاد دەبی. ڕاستە خەڵکەکەیە کرێنشینە دەبێتە خاوەنی خان و بەڵام ئەگەر کەسێک ببتە خاوەنی خان و کرێنشین بی دەیان کەس زیاتر لە چەند کەسێک دەبتە کرێنشینی نوێ. دواکەوتنی موچە کاریگەری ڕاستەخۆی لەسەر ناسەقامگیری بازار و داهاتی تاک دروست کردووە. وا دەبینن زۆر زۆر زەعیفە، ینی لە بەیانیەوە باوەڕ کە مشترێک ناتەوە بڵێ خورما بەچەند یان شت بەچەندی هیچ بێ بازارە زۆر کرێسی ئارە وەڵڵا. باشە دواکەوتنی موچە و نەبوونی بازار چەندێک کاریگەری لەسەر تۆ هەیە؟ وڵا کاریگەری هەیە، سەرماکدا دێت تام دێتێ نازانم چکەم بۆ کەرخانووی. ئەلحەمدوللا ئەگەر موچە بێ بازار باش دەبێ، ئیشکار دەبتەوە، جوولە جوولی بازار دەبتەوە، باش دەبێ وەزاکە. کرێچیمە کاس ڕۆژێک نەمێش دنیار نییە بخۆم بۆ ئیشی ماینە بەڕاستی کار و کاسی نەما ئاشێ ئاوێ ناکارباییس نییە. چۆن کرێی خانی خۆ دابین دەکەیت؟ وڵا بە زۆردی بەخۆیان بە قەرد و فەرد و بۆوانە بە برادرا قەت دەکەم. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت دەسەڵاتدارانی هەرێم تەنها خەمی خۆیان و کۆمپانیاکانی خۆیان بووە، ئەوەی خەمیان نەبووە و بیریان لێ نەکردوتەوە خەمی خەڵک بووە. دواکەوتنی موچە کە لە 30 ڕۆژ بۆتە 50 ڕۆژ 60 ڕۆژ کاریگەری لەسەر تەواوی خەڵکی کوردستان کردیە، بە تایبەتی چینی موچەخۆر لە ناو موچەخۆرانیش ئەوانەی کە کرێچین، ئەوانەی کە نەخۆشن، ئەوانەی کە یعنی پێداویستێکیان زیاتر هەیە لە تاقە و توانایاندا نیە، کابرا ناتوانانی بچێت لە نەخۆشخانەیەکی ئەهلی خۆی چارەسەر بکە و نەخۆشخانەی حکومیش ئەو پەڕی ینی بەڕاستی کەم تەرخەمی هەیە لە ڕاست خزمەتگوزاری و هەروەها کابرا کرێ پێ نادرێ. یعنی ئەو وڵاتە بەڕاستی دەسەڵاتدارانی مەتەنها و تەنها بیر لە خۆیان و ژیانی خۆیان و کۆمپانیەکانی خۆیان دەکەنەوە ئەوەی لە بیریان نەبی خەڵک لەبەر ئەوەی کە تەنها خەمی خۆیان بووە لە 2014 کە کاتێک بڕیاری ئابووری سەربەخۆ بڕیارن دەکەن نەوت بەڕێ بکەن، نەوت بەڕێکرا بەس بۆ خۆیان، ئابووری سەربەخۆ بەس بۆ خۆیان بوو، ژیانی خەڵکیش ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە دەڕوات. ئەو حکومەتە ئەگەر بە زەخت و زۆر نەبێ نایەتە سەرخەت، بەڵێ تا خەڵک بایکۆت نەکات، تا فەرمانبەران بایکۆت نەکەن، ئەو حکومەتە بەخەبەر نایە. لۆ بایکۆت بەڕاستی پێم شەشی زۆر چاکە، ئەخە خەڵک معقول نییە دەوام بکە و موچەشی نەبێ. ئێ بۆ بە درێژایی 10 ساڵی ڕابردوو موچەخۆران بەردەوام گرفتی دواکەوتنی موچەیان بۆ دروست بووە، نزیک دەبینەوە لە مانجی ئەیلول تاکو ئێستا موچەی مانجی تەمموز دابەش نەکراوە. دواکەوتنی موچە ژیانی خەڵکی قوڕس کردووە و کاریگەری تەواوی لەسەر بازار و جومکەکانی ژیان داناوە. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هەولێر.